دیارە لە کوردستانە ئەو میدیایی کە هەیە ئەو ڕاگەیانەی کە بوونی هەیە و کارەکە ڕۆژانە یان بەشێکیان کە بە پاڵپشتێکی زەبەلاحی مادی و معنەوی پاڵپشتیەکرێن ئەوانە سەر بە حیزب و لە سیاسەکانە لە کوردستان ئەگەر باڵادەست بن ئەگەر باڵادەستیش نەبن بە ئۆپۆزیسیۆن و بە ئەوانی کە نەناو حکوومەتن ئەمەش کاریگەری لەسەر پرۆگرام و بەرنامەی ئەو تەلەڤیزیۆن و کەناڵانە بێ یاخود ئەو میدیایە بێ کە لە کوردستانە ڕۆڵی خۆیە بینێ دیارە ئەو کەناڵ و میدیا و ڕاگەیاندن و هەموو ئەوانی کە ئێستا لە کوردستانە ئەجندای حیزبەکان جێبەجێکن لە سنوور لە چوارچێ و لە سنووری ئەو پرۆگرامە ئەتوانن کار بکەن یا ڕنگدانەوەی کارەکانە لە نێو کۆمەلگا واقع هەبێ کە حیزبەکان یان لە سیاسەکان یا شخصی کاریگەری ناو حیزبەکان کاریگەری لەسەر ئەوان هەیە بۆیە ئەوەش وای کردووە کە لە کوردستان ئێمە کابینین ئێستا کەناڵ یاخود ڕاگەیاندنی بێلایەنمان نیە خۆ سەر بەخۆمان نیە هەمووی ئەجندای حیزب لایەنەکان جێبەجێکە ئەمەش ڕنگدانەوەی بێ لەسەر واقعەکە کە بە هەمان شێوەی بۆچوون و مووقف و هەڵوێستی حیزبەکان ڕاگەیاندنش بە هەمان شێوە هەمان هەڵوێست و هەمان مووقف و هەمان قسەیە بێت لەسەر ڕووداوەکان بە شێوکی لاواز دەرەکەون کە لە کاتێکدا ئەم دەست درێژیانی کاکرێن لەسەر هاوڵاتیان ینی لە ڕووی مرۆڤایەتی و تەنانەت لە ڕووی مرۆڤایەتی و سەیری بکەین جریمەیەکی نێودەوڵەتی ینی جینۆسایدێکی عالەمیە بەرامبەر بە هاوڵاتیان ئەکرێ جگەلەوەی کە لە هەرێمی کوردستان خەڵک زیاتر ماندووە بەو کێشە و کێشەڵۆکانی کە لە نێو شارە و لە نێو شەقامە زیاتر ئەسەپێنرێ لەلایەن دەسەڵاتداران و دروست دەکرێەوە ئەو کێشانە ئەو قەیرانە دروستکراون ئەمەوای کردو هاوڵاتیان یا میدیا بە شێوکی گشتی کەمتر پەرژێتە سەر ئەو کێشانی کە پەیوەستن بە مرۆڤایەتی کە پەیوەستن بە نیشتیمان لەبەرێکەوە بەشێک لە میدیاکان کار بۆ لایەنێکی دیاریکراوەکەن کامە گرفتی دروست کردووە لەبەرێکەوە میدیا ڕۆڵی سەرەکی ناگێڕێت لەبەرەو پێشچوونی کۆمەڵگا لەو کەیسانەی کەوا ینی لە ئاست ڕاستەقینەکانە لە ئاست ئەو کەیسانەیە میدیا کە بێدەنگ بوو ڕاست و ناڕاستێک هەڵە بێ بزرە بێ کەس نازانێت ڕاست کامەیە بۆ ئەمە گرفتی گەورەی لە ئێستا لە کوردستان دروست کردووە و سەبارەت بە بردومانەکانی تورکیاش لە ناوچەکانی کوردستان سەرەتا کەم بوو ئێستا دەبینین وردە بردومانەکانی تورکیا زیادی کردووە تەنانەت موقعەکانی گۆڕەوە بۆ شوێنی زۆرتر کە ئەمە بەڕای من پەیوەندی بۆ وایە کە چەند لایەنێکی دیاریکرا و لەبەر مەسلحەتی حیزبی خۆیان ناتوانن خاوەن هەڵوێز بن ناتوانن قسە بکەن لەبەرێکەوە مەسلحەتی حیزبەکان لە کەدارە بێ ئەمە گرفتی گەورەی دروست کردووە هەروەها لە ئێستادا دەبینین ینی بردومانەکانی تورکیا زۆرترین بردومانی کەوتۆتە سنووری پارتی دیموکراتی کوردستانەوە بەڵام هەمومان دەبینی ئەمەکو ڕۆژنامەنووس کە بێدەنگە کە ئەمەش بێدەنگەکەی ڕوونەوە هەروەها میدیاکان بەشێک لە میدیاکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک نایبینین کە هەڵوێز وەرگرن یاخود راپۆرتێک ئیشێک لەسەر زۆری بردومانەکانی تورکیا بکەن ئەمە کە دەبینی ئەمە ڕوونەوەیەکەوە هەمیشە بۆمانەوەی خۆیان هەمیشە لایەنەکان بۆیکەوە بمێنەوە بۆی دەنگدرانی هەمیشە تا دێت زیاد بکات ئەو کارانە ناکەن کە بۆ بەرژەوەندی گشتی خەڵکە و هەمیشە دەیانەوێت ڕاستیەکان خەڵک نەیبینێت هەمیشە ئەوەی خۆیان دەیانێت لەسەر ئەساسی مەسلحەتی گشتی خۆیانیشکن ینی بەداخەوە ئەو بردومانانەی کە لەلایەن سوپای داگیرکاری تورکیاوەکرێتە سەر خاچی هەرێمی کوردستان و بەشێک لە خاچی عێراقش بردومانەکان بەردەوامە لەسەریان لەلایەن دەوڵەتی فاشستی تورکیاوە ئەوەی جێگەی نیگەرانیە میدیاکاران و ڕۆژنامەنووسان و هەم نووسەران ژمارەیەکی زۆری نووسەرانش بێدەنگیەکیان هەڵبژاردووە بەرامبەر ئەم بابەتە گرنگە نەتەوایەتیە کە پرسێکە پێویستە هەموو تاکێکی نەتەوەکەمان لەسەری بێتە دەنگ و قسەی جدی هەبێ لەوبارەوە دوجارش میدیا بەشێکە لە خەڵک پێویستە ڕنگدانەوەی کۆمەلگاکەی بێت بەڵام ئەوەی ئێمە بدینین بەداخەوە میدیا بێدەنگی لەو پرساڵ بژاردووە کە جێگای نیگەرانیە ئەوەی زیاتر نیگەرانی دروست کردو ئەوەیە کە میدیاکان بەداخەوە میدیای ئێستا بەشێکە لە میدیای حزب بۆیە ناتوانێت لەو چوارچێوەی سیاسەتی حزبەکەی کە بۆی دانراوە دەربچێت بۆیە ڕنگدانەوەی هەمان سیاسەتی حزبەکەی پێڕەوە کات و ناتوانێت لەسەر ئەو پرسانەی کە حزبەکەی مەبەستینی یاخود نای ئەوێ قسەی لەسەر بکە میدیاش بێدەنگی لێکات و پرسەکان کپەکە حزب هەموو حزبێک لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان میدیای تایبەت سەر بەخۆی هەیە و هەموو حزبێک شێما زانین کە خاوەن سیاست و ئەجندایەکی تایبەت بەخۆیەتی و فەلسەفەی کاری حزبی خۆی داڕێژێتەوە بۆیە ئەو میدیایی کە ئیشەکە لە هەرێمی کوردستانی خودکارەکە ڕنگدانەوەی سیاسەتی حزبەکەی و فەلسەفەی و ئەجندای حزبەکەیەتی بۆیە تەواوکەری یەکترن هەم ئەو میدیایی لە هەرێم هەیە و هەم ئەو سیاسەتی کە پێڕەوەکرێت